هەڵبژاردنەکانی تورکیا بەبێ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکایەتی وڵاتەکە کۆتایی پێهات و دەنگدانێکی تر دەکرێت ڕۆژی 28 ئەم مانگی پێنجە بۆ هەڵبژاردننی سەرۆک. ئەم هەڵبژاردنە کەلێنی دابەشبوونی ناسنامەی لە ناو تورکیادا هێندەی تر بەرفراوان کرد و هەروەهاش چاوی وڵاتە بەهێز و گەورەکانیشی لەسەر ئەو هەڵبژاردنە زیاتر کردووە. بێ لەوانەش چاوەڕوانیەکی گشتی هەیە لەسەر ئەوەی ئایا ئایندەی تورکیا ئەندامی هاوپەیمانەتی ناتۆ و دۆستی نزیکی ئێستای رووسیای ڤلادیمیر پوتین بە چ کەرخەیەکدا دەڕوا و چ ئایندەیەکیش چاوەڕوانی دەکات. کەمال ئەتاتورک 100 ساڵ لەمەوبەر کۆماری تورکیای دامەزراند. دەیویست هەموو پرەنسیپەکانی دەوڵەتێکی سکیلار جێگیر بکە. بەڵام لەم زیاتر لە 20 ساڵەی ڕابردوودا ڕەجەب تەیب ئەردۆغان تۆوی دەوڵەتێکی چاندووە لەسەر بنەمای پرەنسیپە ئاینیەکانی ئیسلام و وەک هەندێک لە چاودێریش دەڵێن ئەو هەوڵەی ئەردۆغان بۆتە هەڕەشەیەک و مەترسیەکیش لە بەردەم دۆسەی سێکولاریزم لە تورکیادا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە هەڵبژاردنەکەی ڕۆژی 4 پێنجی ئەم ساڵدا بە نزیکەی 2,500,000 دەنگ لە پێش کەمال کلجدار ئۆغڵو ڕکابەرە سەرەکیەکەیەوە بووە. بەڵام هێشتاش پشتیوانانی دەوڵەتی سیکیلار لە تورکیادا بە ئاگاهیەوە گەشببینن بەرامبەر ئەنجامی هەڵبژاردنە یەکلاکەرەوەکەی ڕۆژی 28 ئەم مانگی پێنجە. لە ڕاستیشدا لە ناو ئەم توێژەی کۆمەڵگەی تورکیادا هەر لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەکانی هەڵبژاردننی ئەم ساڵەوە وەڵامی پرسیارێک نیگەرانی کردوون و دەڵێن ئایا ئەردۆغان ئەو خەونەی هەیەی بۆ دروستکردنی ئیمپراتۆریەتێک و ئایا ئەو کۆشکە 1100 ژووریەی دروستی کردووە بۆ مەبەستی ئەوەیە جێیان پێڵێ؟ ناکرێت لەم هەڵبژاردنەدا دۆسەی ناسیۆنالیزم لە تورکیادا ڕەچاو نەکرێ. وەک دەبینرێ هەردوو کاندید چاویان بڕیوەتە دەنگی ناسیۆنالیستەکان و هەر یەکەشیان بە شێوازی تایبەتی خۆی دەیانەوێ زۆرترین ژمارەی ئەو دەنگانە بەدەستبێن و پێش دەچێ وەک دەگوترێ بۆ ئەم هەڵبژاردنە دەنگی ئەو توێژە یەکلاکەرەوە بێ. هەر چۆنێک بێ وەک پێشتری ئاماژەم پێکرد جیهانی ڕۆژاوا چاوی لەسەر ئەم هەڵبژاردنەیە. بەڵام ئایا لە دوای هەڵبژاردن ئەگەر ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکایەتی بەدەستێنایەوە هەمان دەرفەت بۆ ئەم سەرۆکەی تورکیا دەڕەخسێ یاریەکانی خۆی لەسەر پەتپەتێنی نێوان ڕۆژاوا و ڕۆژهەڵاتدا بکات؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. هەڵبژاردنەکەی ڕۆژی 4 ئەم مانگی پێنجە وەک ڕفراندۆمێک لێ دەڕوانرا لەسەر فەرمانڕەوایەتی پارتی داد و گەشەپێدانی تورکیا و هەروەهاش ڕاپرسیەک بوو لەسەر سیاسەتە ناوخۆیی و دەرەکیەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا. میلەتimiz تەرجیحini گەل بژارەی خۆی نیشانداین و پێی باشترە بچینە گەڕی دووەمی هەڵبژاردنەوە و ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەو بژاردەیەمان پەسەندە و بڕواشمان بەوەیە لە گەڕی دووەمدا زیاتر لە 150 دەنگەکان بەدەستدێنین. سەرۆکی تورکیا لەگەڵەوەشدا لە گەڕی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا نەیتوانی زۆرینەی سادە بەدەستبێنێ، بەڵام هێشتاش گەشتبینە بەوەی لە گەڕی دووەمدا بە زۆرینەیەکی ڕەها وەک سەرۆکی تورکیا هەڵدەبژێرێتەوە. دەمەوێت جارێکی تریش جەخت بکەمەوە لەوەی هەرچەندە هێشتا دوا ئەنجام کۆتایی نەهاتووە، بەڵام هیچ گۆڕانکاریەک لە بژاردەی گەلی ئێمەدا نابینین و ئاشکرایە ئەنجام بۆ ئێمەیە. لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا سەرۆکی تورکیا بەردەوام جەختی دەکردەوە لەوەی ڕکابەرە سەرەکیەکەی بۆتە هاوکارێکی سەرەکی وەک دەڵێ ڕێکخراوە تێرۆریستیەکان. ئەڵبەت ئەمە وەک ئاماژەیەک بە پارتی کرێکارانی کوردستان. بۆ هەموو لایەکی ڕادەگەێنم هەرگیز لەگەڵ ڕێکخراوە تێرۆریستەکاندا لەسەر یەک میز دانانیشم، هەرگیز ئەوە ڕوو نادات. دۆسەی کۆچبەران یەکێک بووە لەو دۆسیانەی کلجدار ئۆغڵو جەختێکی زۆری لێ دەکردەوە، بە تایبەتیش ناردنەوەی کۆچبەرە سووریاییەکان. ئێستاش ئەم ڕکابەرە سەرەکیی ڕەجەب تەیب ئەردۆغان ئاگاهی دەدا بە دەنگدەران لەسەر زیاتربوونی ژمارەی کۆچبەران لە وڵاتەکەیدا ئەگەر بێت و گۆڕانێک لە فەرمانڕەوایەتی تورکیادا نەکرێت.
buradan ilan ediyorum. Ben iktidara gelir gelmez tüm پێتان ڕادەگەێنم هەرکە دەسەڵاتم وەرگرت هەموو پەنابەرەکان دنێرمەوە وڵاتی خۆیان. ئێستاش لەم کاتەدا کە خۆمان ئامادە دەکەین بۆ هەڵبژاردنەکەی 28 مانگە دەمەوێت بە هەمان بڵێم ئایا دەزانن ئەگەر ئەوە لە دەسەڵاتدا بمێننەوە ئەوە 10 میلیۆن پەنابەری زیاتر دێنە تورکیاوە دووبارەی دەکەمەوە 10 میلیۆن پەنابەری زیاتر دەگەنە ناو تورکیاوە. وەک زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن ڕێژەی بەشداری دەنگدەران لە هەڵبژاردنەکەی چواردەی مانگی 5دا ئەجگار گەورە بووە و تەنانەت بۆ کارێکی مێژوویش باس دەکرێت. شیکەرەوە دەڵێن دوو هۆکاری سەرەکیە بوون وایان کردووە ئەو ڕێژە زۆرەی دەنگدەران بەشداری بکەن لە هەڵبژاردنەکەدا. The elections are one of the very few هەڵبژاردنەکان یەکێکە لەو بوارەکەمانەی خەڵک بتوانن ڕای خۆیان بڵێن سەبارەت بە تەبایی و ناتەبایی لەگەڵ حکومەتدا ئەمە بەگشتی بەڵام خاڵە تایبەتەکە لەوەدایە لە هەڵبژاردنەکانی چواردەی مانگی 5دا کە جەم سەرگەراییەکی تەواوەتی تێدا دەبینرا و هەندێک بابەت هەبوو لەوانە بوو بە شێوەیەکی بەرچاو ئەنجامەکانی بگۆڕی باە هەر بۆیەشە خەڵک ئێجگار سەرقاڵی کارنامە هەڵمەتەکانی هەڵبژاردن بوون جا ئەمە هۆکارەکانی ئەو بەشداریە زۆرە بووە لە هەڵبژاردنەکاندا. ئەم ڕۆژی یەکشەمەیە گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی دەکرێت لە تورکیادا لە کاتێکدا هاوپەیمانێتیەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بۆتە خاوەنی 322 کورسی پەرلەمان لە سەرجەم پەرلەمانە 600 ئەندامیەکەی تورکیادا. لە بەرامبەریشدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بوونەتە خاوەنی 213 کورسی. هەردوو کاندید چاویان لەسەر دەنگدەرانی لایەنەکەی سینان ئۆغانە کە بە زیاتر لە 2,500,000 دەنگدەر مەزەندە دەکرێت. ئۆغان بێلەوەی نەتەوەپەرستێکی ڕاستڕەوە بەردەوامیش پێدا دەگرێت لەسەر ناردنەوەی کۆچبەران بۆ وڵاتەکانیان. ئێرینا سوکرمان شیکەرەوەی ئاسایشی نیشتیمانی لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. ئێرینا پارێزەری مافەکانی مرۆڤە و هەروەش سەرۆکی نێوەندەی سکاراب ڕایسینگە بۆ ڕاوێژکردن لەسەر دۆسیەکانی پەیوەندیان هەیە بە میدیا و ئاسایش و استراتیژیەتەوە. ئێرینا سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت بە دەستبەجێ بچمە یەکەم پرسیارم. بەر لە هەڵبژاردن زۆربەی نێوەندەکان باسییان لەوە دەکرد کورد دەنگی یەکلاکەرەوەی دەبێت لەو هەڵبژاردنەدا بەڵام وەک دەگوترێ ئەم جارەیان وها نەبوو بەڵکو ڕاستڕەوە نەتەوە پەرستەکان ئەو ڕۆڵەیان بینی. ئەمێ بزانم بۆچی ئەو گۆڕانە دروست بوو. First of all, thank you for inviting me back. The reason is that for the past years سەرەتا زۆر سوپاس بۆ میوانداریەکەت. هۆکارەکە زۆر سادەیە. لە چەندان ساڵی ڕابردوودا پارتی داد و گەشەپێدان هێزی خۆی لەناو دامەزراوەکاندا تۆکمە کردووە وەک دامەزراوەی پەروەردە و میدیا و ئەو کەناڵانەی تر کە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانی خەڵکەوە هەیە. جا لەم کۆنتڕۆڵکردنەوە سوودێکی گەورەی بینیوە بۆ بەرەو پێشبردننی پەیامەکانی ئاکەپا. ئەو پەیامانەش بریتین لە پەیامی ئاینی و هەروەهاش پەیامی ناسیۆنالیستی. ئەردۆغان سەرکەوتوانە کاری خۆی بەڕێکرد لە گەیشتن بە دەنگدەرانی شارەکان و ئەو پەیامەنەتەوەیی بەکارهێنا و توانیوێتی لە یانگرێکی زۆریش بەهۆی ئەو گوتارەنەتەوەیەوە لەناو کەمالیستیەکاندا کۆبکاتەوە بۆ لایەنەکەی خۆی. جا ئەو هەنگاوە لای زۆر کەس لە کۆمەڵگەی نێونەتەوەیی و لەناو دەنگدەرانی تورکیاشدا بەهێند وەرنەگیرا کاتێک ئەردۆغان ئەو گوتارەنەتەوەیی تێکەڵ بە گوتارە ئاینیەکەی ئاکەپە دەکرد. هاوکات بەکارهێنانی دۆسەی ئاسایش و تیرۆریزم و گوتاری ئیمپراتۆریەتی نوێی عوسمانلی ئەمانش کاریگەریان هەبوو لەسەر ڕاکێشانی خەڵک بۆ ئەو بەشداریە زۆرەی بینیمان لە هەڵبژاردنەکەی چواردەی مانگدا. بەڵام ئەریناوەک خۆشت دەزانی زۆربەی هەر زۆری ناسیۆنالیستەکانی تورکیا زیاتر لەگەڵ هەبوونی دەوڵەتێکی سکیلاردان لە تورکیادا وە پشتیوانی لە سکیلاریزم دەکەن. ئەی چۆنە ئەکەونە ژێر کاریگەری بۆ نمونە کاندیدێکی وەکو ڕەجەب تەیب ئەردۆغان کە گوتارە ئاینیەکەی ینی بە هەموو پێوانەیەک بەهێزترە لە گوتارە نەتەوەییەکەی. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئۆپۆسیۆنەکان وەک بارێکی باو ناسیۆنالیسن و دابەشبوونی هێل تیایاندا و سەرقاڵی ناوکۆکیە ناوخۆیەکانیشیانن. هەر بۆیە پەیامەکانی ئۆپۆسیۆن لە چەند هەفتەیە بەر لە هەڵبژاردنەکە بە بەراورد لەگەڵ ئەوانی ئاکەپەدا لاواز بوون. هەروەها ئاکەپەیەک گرتووی خۆی نیشاندا هاوکاتی پرۆسەی هەڵبژاردنەکە و توانی سوودێکی زۆر ببینێت لە کێشەی ناوخۆیەکانی وڵاتەکە بە بەراورد لەگەڵ ئۆپۆسیۆندا. ئەمەش چونکە بەر لە ڕۆژی هەڵبژاردن لایەنەکەی ئەردۆغان لە چوارچەوەی گوتارە عوسمانی
داهێنەریەکەیدا بە هەموو خەڵکی ڕاگەیان کە ئۆپۆسیۆن ناتوانێت هیچ شتێک لەو پەیمانانی دەیدات بەجێ بگەێنێت بە خەڵکی دەگوت زۆر لە ئۆپۆسیۆن ناسیۆنالیسترا هەرچەندە بەڕوانینی من ئەردۆغانیش نەیتوانی لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا ئەوە نیشان بدات کە ئایا دەتوانێت چی بکات. باشە پێم بڵێ بەڕای تۆ ئەگەر بێت و ئەردۆغان ببێتەوە بە سەرۆکی تورکیا بۆ 5 ساڵی تر ئەم پۆستەی لەلا بێ چی بەسەر دەوڵەتی سیکولاردا دێ لە تورکیادا حەزەکەم ڕای تۆ لەم بابەتە بزان. تورکیا هەرگیز وڵاتێکی تەواو سیکولار نەبووە. پێم وایە لێکۆڵەرەوەنەتەوەیەکان لەم بابەتەدا کەوتونەتە هەڵەیەکی گەورەوە بە تایبەتیش کاتێک بە مێژووی 100 ساڵی ڕابردووی تورکیادا دەچینەوە هەروەهاش کاتێک سەیری ئەم زیاتر لە 20 ساڵی فەرمانڕەوایەتی ئەردۆغان دەکەین ڕێک پێمان دەڵێت تورکیا هەرگیز وڵاتێکی لە سەداسەد سیکولار نەبووە. هەڵبەت کاتێک دەڕوانینە دۆسەی سیکولاریزم دەبینین بریتێ لە کرانەوەی سیاسی و کرانەوەی کۆمەلگا و هەبوونی سیاسەتێکی لێبراڵ لە وڵاتدا بەڵام ئەوەی لە تورکیادا دەبینرێت ڕۆشنە بە ئاراستەی نەریتپارێزی ئاینیدا. کارکردنی ئەردۆغان لەسەر ئەو بابەتانەی حکومەتەکانی پێشخۆی و هەروەش کۆمەلگەی نێونەتەوەی دۆسی ئاینیان فرامۆش کردووە. ئەمەش کاریگەری خۆی هەبووە بە تایبەتیش لەسەر دانیشتوانی ناوچە دوورە دەستەکان کە وابەستەیەکی زۆریان هەیە بە ئاینەوە. ئەو بابەتی یەکەم و دووهەم بابەتیش بریتە لەو کۆنتڕۆڵکردنەی هەیەی بەسەر بواری پەروەردە و خوێندن و هەروەها مزگەوتیشەوە. لێرەوە ئاکەپا کاریگەری کردوتە سەر ئەو نەوانەی ئەزممویان لەگەڵ حکوومەتەکانی پێش فەرمانڕەوایەتی ئاکەپەدا نەبووە کە بە حکوومەتە سیکۆلارەکان ناودێر دەکران. تەنانەت کاریگەریشی هەبوو لەسەر ئاشنانەبوونی ئەو نەوانە بەلایەنە ئاینیەکانی تریشەوە. بێگومان زۆر بەکاوەخۆ دینامیکەتی وڵاتەکەی گۆڕیوە و بە گرنگی نەزانیوە ئەو گۆڕانکاریانەش بەپەلە بکرێن چونکە ویسوەتی لەگەڵ تێپەڕبوونی کاتدا فشارەکان بەکار بهێنێت تا ئەو کاتەی ناسنامەی وڵاتەکە دەگۆڕێت. وەک خۆ دەزانی سینان ئۆغان پشتیوانی خۆی ڕاگەیان بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان. ئەکرێ ئەمەوە لێک بدرێتەوە کە ئیتر تەواو ئەردۆغان سەرکەوتنی لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەمەوەتە 28 مانگی 5 بوو بە شتێکی مسۆگەر بۆی. هەموو شتێک شیانی ڕوودانی هەیە بەڵام پێناچێت ئەوە بە دەرفەتێکی گەورە بۆ ئەردۆغان ناودێر بکرێت چونکە ئێستا وەک دەزانین لە پەرلەماندا زۆرینێ و ئەمەش هێز و زەمینەیەکی گەورەتری پێدەبەخشێت. بێ لەوەش لە هەڵبژاردنەکەی چواردەی مانگدا تەنها کەمێکی مابوو هەڵبژاردن بباتەوە لە کاتێکدا ئۆپۆسیۆنیان بڵم ڕکابرە سەرەکیەکەی بە چەند پلەیەک لە دوای ئەردۆغانەوە بوو. خاڵێکی تریش ئەوەیە وەک دەبینین 2 هەفتەی تریشی لەبەر دەستدا بووە تا هەڵمەتەکانی خۆی بکات و هەروەهاش بەدەستێنانی ئەوەی کە دەیخوازێت. خاڵێکی تریشەوەیە کە ئەردۆغان ئەزمموونێکی دوور و درێژی هەیە لەوەی چۆن ئەنجامەکانی هەڵبژاردنەکان وەربچەرخێنێت بۆ بەرژەوەندی خۆی. دەرفەتەکان لە بەردەم کەماڵ کلیژدارۆغڵوودا چەند دەبێ پێ دوایە ینی هێشتا ئەگەرێکی لاوازی ئەگەر هەبێ ما بێتەوە بۆ کلیژدارۆغڵوو. دەرفەتی هەیە بەڵام لە بیرمان نەچێت کە ژمارەیەک فاکتەر هەن لەوانەیە ئەو دەرفەتانی بەردەم کلیژدار ئۆغڵۆ کەم بکاتەوە وەک ئەو کۆنتڕۆڵکردنەی ئەردۆغان هی دامەزراوەکانی کردووە و هێزی خۆی تیادا باڵا دەست کردووە و کاریش دەکات تا ئەو هێز و دەسەڵاتی هەیەی لە دەست خۆیدا بمێنێتەوە وەک وتم لەڕێی کۆنتڕۆڵکردنی دامەزراوەکانەوە. بێلەوەش زۆر ئاسانە بۆ ئەردۆغان ئۆپۆسیۆن بە ساختەکاری لە هەڵبژاردندا گوناهبار بکات و پێشتریش ئەو کارەی کردووە. تەنانەت دەتوانێت بەو شێوەی خۆی دەیخوازێت پارێزبەندی دیبلۆماتی یان سیاسی لە ڕکابرەکەشی بسەنێتەوە یان تەنانەت ڕێگە لە هەندێک لایەنیش بگرێت لەوەی بتوانن بچنە دەنگدانی شەو لە ڕۆژی هەڵبژاردندا یان دەتوانێت بەرتیل و پارەش بدات لە پێناو تێکدانیان هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردن وەک پێشتریش کردوێتی. بەداخۆ پێم وانییە ئۆپۆسیۆن لە تورکیادا ئەو هێز و ئەو جۆری سیاسەکەی هەبێت و لەو ئاستە سیاسیەشدا نییە بتوانێت بە هەمان ئەندازە بەرەنگاری ئەردۆغان ببێتەوە. لە بیریشمان نەچێت کلیژدار ئۆغڵۆ هەندێک هەڵەی کردو لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا و هەندێک لێدوانی یارمەتی دەر نەبوون تا دڵنیایی لای دەنگدەر دروست بکات بۆ لادانی ئەردۆغان و نەیتوانی وەک بینیمان لە گەڕی یەکەمی هەڵبژاردنەکاندا هەر هیچ نەبێت نزیک بێتەوە لە بنەما جەماوەریەکەی ئەردۆغان بەو شێوازە پۆپۆلیستی بەکاری دەهێنا تا کاریگەری بخاتە سەر خەڵک. ئەرینا من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە وردی چاودێری هەڵبژاردنەکانی تورکیا دەکات و گۆڕانی حکوومەتی تورکیا ژوان نابینە کاریگەری بکاتە سەر پەیوەندیەکانی نێوان ئەم دوو وڵاتەی هاوپەیمانی ناتۆ. واشنگتن ستایشی گەلی تورکیاش دەکا بۆ ئەو دەنگدانەی ڕۆژی چواردەی مانگی 5 کرا. بەگشتی لەسەر دۆسەی هەڵبژاردننی تورکیا بەردەوام بە وردی چاودێری پرۆسەی هەڵبژاردنەکان دەکەین.
وەک دەزانین کۆمیسیۆنی هەڵبژاردن ڕایگەیاندووە یەکلاکردنەوەی ئەنجامەکان دەکەوێتە گەڕی دووەمەوە. بەگشتی پیرۆزبایی لە گەلی تورکیا دەکەین چونکە بە ئاشتیانە و لەسەر سنووقەکانی دەنگدان ڕای خۆیان دەربڕی و هەروەهاش پیرۆزبایی لە پەرلەمانی نوێی تورکیا دەکەین. ئێمە بەردەوام دەبین لە کاری پێکەوەییمان لەگەڵ ئەو حکوومەتەی گەلی تورکیا هەڵدەبژێرێت تا هاوکاریەکانمان و بابەتە سەرەکی هاوبەشەکانمان فراوانتر بکەین و لەمە زیاتر شتێکی ترم نییە. ئەمریکا بەلایەوە گرنگە لە هەڵبژاردنەکانی تورکیادا ڕێکار و ڕێوشۆنە یاساییەکان دوور لە هەموو کاریگەریەک و دەستێوەردانێک بەکاربهێنرێن تا هەڵبژاردنەکە بە هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوان ناودێر بکرێ، وەک دەڵێ هەر ئەوەش لە تورکیا چاوەڕوان دەکرێت. جا هێشتا پرۆسەی هەڵبژاردن بەردەوامە لە تورکیا بە هەمان شێوەیش ئەرچی چاودێرانی ڕێکخراوی ئاسایش و هاوکاری لە ئەوروپا وەک ئاگدارین هەندێک سەرنجی بڵاو کردوتەوە. تورکیا دەمێکە وەک بارێکی باو وڵاتێکی دیموکراتیە. ئێمەش متمانەمان بە دەسەڵاتدارانی تورکیا هەیە ئەم قۆناغی هەڵبژاردننی سەرۆکایەتی بەپێی یاساکانی وڵاتەکە و بەپێی پرینسیپەکانی ڕێکخراوی ئاسایش و هاوکاری لە ئەوروپا و هەروەهاش وەک ئەندامێکی ناتۆ بەڕێوە دەبات. ئەوروپاییەکان زۆر بە وردی چاودێری هەڵبژاردن دەکەن لە تورکیادا چونکە ئەنکەرە دەمێکە داوای خۆی پێشکەش کردووە تا ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپادا، بەڵام هێشتا ئەو داوایە پەسەند نەکراوە بەهۆی ئەوەی تورکیا نەیتوانیوە بە تەواوەتی پرەنسیپەکانی ئەندامەتی بەجێبگەێنێ. ئەوروپاییەکان سەرنجێکی زۆریان هەیە لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردن لە تورکیادا. لەو هەڵبژاردنە گشتی دوای کارەساتی بۆ مەلەرزەکە کرا، خەڵک بژاردەی سیاسی جۆرا و جۆریان هەبوو، هەروەها بەشداری دەنگدەرانیش زۆر بوو، بەڵام ناڕەواییەک هەبوو لە ڕۆماڵی میدیایی لە هەڵبژاردندا. میدیا لە تورکیا لایەنگیری پێوە دیار بوو بۆ ئاکاپا وەکلایەنی فەرمانڕەوا. جا بەڵێ بژاردەکان هەبوون بەڵام لە بوارێکی نایەکسانیدا. زۆرێک لە ڕێکخراوە فەرمیەکانی یەکێتی ئەوروپا کە تایبەتن بە پرسەکانی هەڵبژاردن لە تورکیا بوون. پێشتریش گەورە کاربەدەستانی ئەو ڕێکخراوانە چەندان کۆبوونەوەیان هەبووە لەگەڵ بەرپرسانی هەڵبژاردنەکانی تورکیادا. دوای هەڵبژاردنەکەی ڕۆژی 14 مانگیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕاشکاوانە ڕاو سەرنجەکانی خۆیان داوە. وەک بینیمان هەڵمەتەکانی هەڵبژاردن گەرم و گۆڕ و ئازادانش بوو، بەڵام دابەشبوونێکی گەورەشی پێوە دیار بوو، بێ لەوەی وتاری زبر و ڕقشی تیا بەکاردەهێنرا. ئەمە بێ لە خراپی بەکارهێنانی دەسەڵات و سەرچاوەکانیش بەکارهێنانی فشار و ترساندنیشی هەبووە، بە تایبەتیش بەرامبەر لایەنێکی دیاریکراوی ئۆپۆزیسیۆن. دەمەوێت بڵێم دموکراتی لە تورکیا بەرەو جێگیربوون دەڕات، ئەمەشمان لە بەشداری دەنگدەراندا بینی، بەڵام بە دڵنیاییەوە تورکیا وابەستەی پرەنسیپەکانی هەڵبژاردنێکی دیموکراتیانە نەبووە. ئەرێنا بە ئەم بەشە بۆ پرسیارە دەستکەین، پێ وایە ئەگەر ڕەجەب تەیب ئەردۆغان سەر بکەوێتەوە لە هەڵبژاردندا هیچ شتێ لە سیاسەتە دەرەوەیەکانی خۆی بگۆڕێ بەتایبەتی بەرامبەر بە ڕۆژاوا مەبەستمە؟ No, I don't believe that to be the case. نا لەو بڕواایە دانیم ئاوها شتێک ڕوو بدات بە پێچوانەوە پێم وایە ئەگەری نزیکبوونەوەی زیاتری هەیە لەگەڵ رووسیادا، بە تایبەتیش لە ئێستادا کە مۆسکۆ بۆتە ناوبژیوانی نێوان تورکیا و سووریای بەشار ئەساد. وەک دەشبینین تورکیا و رووسیا و ئێران لەسەر دۆسەی سووریا زۆر لێک نزیکترن. ئەلبەت ئاگاداری کێشەکانی تورکیان لەناو ناتۆدا و ئەو پەیوەندی نێوان مۆسکۆ و دیمەشق وهای کردووە بوونی ئەمریکا لە سووریادا زیاتر بکەوێتە بەر مەترسیەوە. وەک دەبینین تورکیا زیاتر پشتی بۆ بەرێ بەستووە نەک بە بەرەی ڕۆژ ئاوایی، واتە ئەوروپا و ئەمریکا. پێم وانیە ئەنکەرە ئەو ڕێبازە سیاسی خۆی بگۆڕێت ئەگەر ئەردۆغان هەڵبژاردن بباتەوە، بەڵام لەوانەیە میکانیزمی تری جیاوازی دیبلۆماتی بەکاربهێنێت، چونکە زیاتر و پەیوەندیانە لەگەڵ ڕۆژ ئاوادا وەک ناچاریەک سیر دەکات و دەرفەتی دانوستانی زیاتری بۆ ڕەخساوە لەگەڵ بەرەکەی تردا. باشە متمانە چی ئەگەر کەمال کلیژداڕۆغڵو بووە سەرۆکی تورکیا، متمانە چیە هەمان ئەو سیاسەتانەی ئەردۆغان دووبارە نەبێتەوە؟
جا لە ڕاستیدا یەک دڵنیایی هەیە کە کەلیجدار ئۆغلۆ هەوڵ نادات بە ئاڕاستی دەوڵەتێکی ئاینیان ئیسلامی بڕوات، بەڵام هەر هیچ نەبێت بۆ ماوەیە گیرۆدە دەبێت بە سیاسەتەکان و بژاردەکانی ئەردۆغانەوە ئەگەر هەڵببژێردرێت. ناتوانێت هەروە بە ئاسانی لەو نەخشانەی ئەردۆغان دایڕشتون دەرباز ببێت و ناشتوانێت بە ئاسانی متمانە بە وڵاتانش بکات کە لە سیاسەتەکانی ئەردۆغاندا بوون، یانی دەکەوێتە ڕەوشێکەوە ئیرەی پێنابرێت. دەشێت هەندێک لە سیاسەتەکانی بگۆڕدرێن، بەڵام بۆ مانایەنە کە ڕێک پێچوانەی ئەردۆغان دەبێت. هەروەها پێم وایە دۆسی سووریا شۆک بابەتێکی مشتومڕ لەسەری جوگرافیایی دەمێنێتەوە و لەوانەشە بە شێوەیەکی جیاواز سەر و سەودای لەگەڵدا بکات. بۆ نمونە بکەوێتە دانوستانێکی گەورەوە و دۆسیەکانی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بخاتە کارنامەی ئەو توێژانەوە، بەڵام پێم وانیە گۆڕانێکی گەورەی سیاسیانە بکات لەو ڕوانینانی تورکیا هەیەی بۆ سووریا. لە پەیوەندیش بە هەرێمی کوردستانی عێراق و لیبیاشەوە پێم وانیە تورکیا بکشێتەوە لەو کارانی لەو ناوچانەدا دەیانکات، بە تایبەتیش کاتێک پێشبڕکێ سەرەکیەکە لە مەیدانی دەنگدەرانی ناسیۆنالیستیەکان دابێت. لێرەدا ئەگەر گۆڕانکاری ڕووبدات لەو کاتەدا دەبێت هەوڵەکان بخرێتە گەڕ بۆ نزیکبوونەوەیکی زیاتر لەگەڵ ئەوروپادا و بۆ تێکەڵبوون لەگەڵ ئەوروپیەکاندا. بەڵام تۆ باز لە دۆسەی سووریا دەکەی کلیژدار ڕۆژ لەگەڵەوەدا پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی سووریادا ئاسایی بکاتەوە، ئەمەیان چۆن؟ جیهانی ڕۆژئاوا دەتوانێت ڕۆڵی سەرەکی بگێڕێت لە ڕاگررتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکاندا لەگەڵ ڕژێمەکەی بەشار ئەسەددا، بەڵام نەیکردووە. بەمانایەکتر جیهانی ڕۆژئاوا چاوی خۆی نوقاندووە لەو ئاساییکردنەوەنە و لە هەمان کاتیشدا بەردەوامە لە سەپاندنی سزاکان و ناشەوێت ئەو سزایانە لەسەر سووریا هەڵگرێت. تورکیاوەها خۆی دەبینێت هێزی هاوسەنگکردنەوەی لە سووریادا، بە تایبەتیش کاتێک دەبینێت ئەمریکا سەرقاڵە بەداماڵینی بەرنامە ناوچیەکەی ئێرانەوە کە یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکانی ناو سووریاش. هەڵبەتە دەبێت باسیش لەوە بکەین کە جیهانی ڕۆژئاوا و بە تایبەتیش ئەمریکا هەر بە تەواوەتی بیریان لای قەیرانی ئۆکرانیا و سیاسەتەکانی رووسیا و بەچڕی کاری لەسەر دەکەن و تا ئەندازەیەکی بەرچاویش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوورکەوتونەتەوە. لە سیاسەتەکانی تریشدا خەریکی سیاسەتی ژینگەین بەبێ ئەوەی تەنانەت کێشەکانیش لەگەڵ ڕێکخراوی ئۆپیکدا چارەسەر کرابن. ئیدی ئەمانە وەک دەرفەتێکن بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئەسەددا ئاسایی بکەنەوە. ینی بەپێی زۆرێک لە ڕاوەرگرتنەکانی کە ئێستا بڵاو دەکرێنەوە بەپێی زۆرێک لە پێشبینیکردنەکانیش پێدەچێت ڕەجەب تەیب ئەردۆغان هەڵبژارنەکەی ڕۆژی 28 مانگی 5 بباتەوە. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئەگەر ئەردۆغان بۆ ئەم 5 ساڵی داهاتوو بەردەوام بێت لەسەر هەمان جۆری ئەو سیاسەتانەی هیاریج نەبێ بەلانی کەم ئەم 4 ساڵی ڕابردوو ئەوە ینی جۆرێکە لە درێژە پێدان بە دروستکردنی سەرێشە بۆ نمونە بۆ هاوپەیمانەتی ناتۆ، بۆ نمونە بۆ وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتیش ئەمریکا. لەم کاتەدا ینی جیهانی ڕۆژاوا بەگشتی چ چاوەڕوانیەکیان دەبێت لە تورکیا؟ ئایا هەروەکو دۆستێکی استراتیژی سەیریەکەن یا پێت وایە شتەکە بگۆڕێ؟ کێشەکە لەوەدایە تورکیا ئەندامی ناتۆ بێت یان نا ڕۆڵی بەرچاوی خۆی هەیە لە ناوچەکەدا. بۆ نمونە قەیرانی کۆچبەران ناڕەوێتەوە ئەگەر تورکیا ئەندام بێت لە ناتۆدا یاخودنا. کێشەی دووەم ئەوەیە کە هیچ بەندێک نییە لە پەیڕەوی ناتۆدا بۆ دەرکردنی ئەندامێکی هاوپەیمانەتیەکە، بەڵام سڕکردنی ئەندام هەیە لەسەر بنچینەی هەندێک بابەت، بەڵام ئەوەش ڕوونیە بە تایبەتی کە ناتۆش گیرۆدەی هەندێک کێشەی ناوخۆی خۆی بۆتەوە و ناتوانێت دەنگی پێویست بەدەست بهێنێت بۆ ئەو سڕکردنا. بۆ نمونە هەنگاریا کە پەیوەندیەکی دارایی زۆری هەیە لەگەڵ رووسیادا، بەڵام نەدەتوانرێت دەنگی پێویست کۆ بکرێتەوە یان با بڵێم هاوڕاییەک نابینرێت بۆ سڕکردنی ئەندامێتەکەی. جا ناتۆ ناتوانێت هیچ شتێک بەرامبەر تورکیا بکات و تورکیاش ئەمەی بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێناوە. هاوکاتی شەڕی ئۆکراین و پێگەی خۆی تۆکمە کردووە چونکە خاوەنی پەیوەندیەکی باشە لەگەڵ هەردوولادا و سوودی خۆی دۆزیوەتەوە لەو قەیرانە دارایی رووسیاتی کەوتووە بەهۆی سزاکانەوە. ئەمانە ئەو هۆکارانن کە ئاسانیە ناتۆ کاری لەسەر بکات و ناتۆ کەوتۆتە ئەو بارەی دەبێت شەڕی خۆی بکات لە کاتێکدا سیاسەتێکی بەهێزی نییە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەو کێشانە. وڵاتێکی وەک تورکیا سربەخۆیانە کاری خۆی دەکات، نەک ئەوەی وەک ئەندامێکی ناتۆ کار بکات و سوودێکی زۆری لەشکریانە و دارایی هەیە لەو کێشانی نێوان کارکتەرەکاندا. ئەمە وڵاتی چینیش دەگرێتەوە چونکە دەوێت لەگەڵ هەموو وڵاتانی ئەو ناوچەیەدا کار بکات بە تورکیاشەوە. چین پارەیەکی زۆری هەیە بیدات بەو جۆرە وڵاتانە وەک چۆن دەیدات بە رووسیا. ئاوەهاشە بۆ تورکیا و لێرەدا ناتوانرێت ئەو ڕژێمانە لێک جودا بکرێنەوە.
ئەرێنا ئێمە زۆر جار لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا گوێمان لە ئەردۆغان بوو، ینی زۆر بە ئاشکرایی کە قسەی بۆ خەڵک دەکرد دژی هەموو پرەنسیپەکانی ڕۆژاوا بوو. بۆ نمونە دەیگوت ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا ئەمانە نانەوێ ئەردۆغان دەربچێتەوە لە هەڵبژاردنە. هاواریە کرد بۆ نمونە ئەی خەڵکینە ئێوە دەڵێن چی، ئەمە بڕیاری ئێوەیە. خەڵک چەپڵەبارانیانە کرد، خەڵک ستایشێکی زۆریان دەکرد. ئەو وتارانە لە چیەوە سەرچاوە دەگرێت زیاتر؟ لەوەیە کە ئێستا زیاتر نزیک بۆتەوە لە ڕوسیای ڤلادیمیر پوتین، یاخو بنەمای وتارەکانی زیاتر دۆسیە ئاینیەکەیە کە ئێوێ خەڵکی پێ بوروژێنێ. لە ڕاستیدا پێم وانە هەر ئەو دوو فاکتەرەی باست لێوەکردن ڕۆڵ بگێڕن لە سیاسەتەکانی ئەردۆغاندا، چونکە ئەو پیاوە باش دەزانێت چۆن هەستی گشتی لای خەڵک کۆنتترۆل بکات. بێجگە لەوەش زۆر باش دەزانێت چۆن سەوداکانی خۆی لەگەڵ کارکتەرە ئەوروپیەکان و کارکتەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بکات. ئەردۆغان پێویستی بەوە نیە ئەو جۆرە زمانە لە بەرامبەر کارکتەرەکاندا بەکاربهێنێت، چونکە هیچ یەکێکیان هەوڵیان نەداوە لە دەسەڵات لای بدەن. بە پێچەوانەوە نزیکەی ساڵۆنی وێکبەر لە هەڵبژاردنەکان هەندێک لەو کارکتەرانەی ئەوروپایی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەستیان بەوە بەرهێنان کرد لە تورکیادا لە کاتێکدا ئابوووریەکی داڕماوی هەبووە. جا لە ڕاستیدا ئەوەی ئەردۆغان مەبەستێتی بزواندنی هەستی گشتیان ڕای گشتیە لە وڵاتەکەیدا. لە تورکیا ئەگەر خۆت وەک قوربانیەک نیشان بدەیت و بڵیت پیلانگێران هەیە بۆ لادانی ڕێبەرێکی هەڵبژێراو، ئەوە دەبێتە هەندێک بۆ بەشداری زیاتری خەڵکو و بەدەستێنانی پشتیوانی زیاتری دەنگدەران لە هەڵبژاردنەکاندا. ئەو جۆرە لێدوانانە کاریگەری خۆیان هەن لە ئێرانیش بە هەمان شێوەیە و خەڵک لە دەوری ڕژێمەکە کۆ دەکاتەوە. کاتێک باز لە هەڕەشە و مەترسیە دەرەکیەکان دەکرێن لە تورکیاش وەک ئەردۆغان دەڵێت دایانەوێت بە پێچەوانی خواستی نیشتمانیەوە لە دەرەوە بڕیار بدەن کێ دەبێتە سەرۆک، بەمەش خەڵکی زیاتر بەلای خۆی داڕادەکێشێت بەوانەشەوە کە دڵنیانین لێی. ئەرینا دەگەڕێمەوە بۆلات. ئەم هەڵبژاردنەی تورکیا وەک جەختی لێ دەکرێتەوە کاریگەریەکی گەورەی دەبێت بەسەر ڕەوشی سووریاوە، بە تایبەتیش لە ئێستادا کە کرانەوەیکی زۆر دەبینرێ بەڕووی ئەو وڵاتە بەشە ڕوێران بۆدا. کاریگەری هەڵبژاردنەکانی تورکیا زۆر دەبن بە تایبەتیش لە ڕەوانگەی کرانەوە بەرامبەر سووریا و خێراکردنی ئەو پرۆسەیە. ئێستا پرسەکە لەوەدایە ئایا ئەردۆغان لە زەمینە خۆشکردندایە، ئەلبەتە بە هاوکاری ڕووسیا بۆ ئەو کرانەوەی لەگەڵ سووریادا و هەروەهاش بۆ شەڕی دژی تۆرۆریزم یان کلیژدار ئۆغڵۆ دەتوانێت ئەو کارە بکات کە پێشنیازیشی کردووە بۆ دەستپێکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سووریادا و هەروەهاش بەرەنگاربوونەوەی دامەزراوەکانی دەوڵەتی قوڵ. لەناو دانیشتوانی سووریادا ڕای جۆراجۆر هەن. هەندێک لە تەواوی سیاسەتی دەرەوەی تورکیادا لە هەمبەر سووریا تەنها و تەنها دۆسەی کۆچبەران و ئەگەر و نەگەری گەڕانەوەی کۆچبەران دەبینن. بۆ هەندێکی تریش وەک دەڵێن داگیرکردنی ناوچەکانی سووریا بە تایبەتیش ناوچە کوردنشینەکان گرنگە و باسێکی زۆریش دەکرێت لەو سیاسەتەی تورکیا ئێستا هەیەی بەرامبەر بە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەژڵێن ناتەباییان لەگەڵ ئەردۆغاندا بەو مانایە نییە ڕکابەرەکەی باشتر بێت. في سكان مناطق الشمال وشرق سوريا ئێمە دانیشتوانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا مەینەتێکی زۆرمان بینیوە لە حکوومەتەکەی پارتی داد و گەشەپێدان بەهۆی دەستێوەردانەکان و داگیرکردنی بەشێکی زۆری سووریا، هەروەهاش بەهۆی سەرکوتکردنی گەلی کوردەوە لە ناوەوە و لە دەرەوەی سووریادا. ئەو حکوومەتەی تورکیا بە فڕۆکەوچێکی قەدەغەکراوی نێونەتەوەیی خەڵکی سیڤیل دەکاتە ئامانج. هەر بۆیە ئێمە دەمانەوێت سەرۆکی ئایندەی تورکیا کلیژدار ئۆغڵۆ بێت، لەبەر ئەوە ناکە لە ئەردۆغان باشترە، بەڵکو بژاردەیەکە لە نێوان خراپ و خراپتردا. والله بالنسبة للانتخابات نتمنى أن ينجح أردوغان. لەسەر هەڵبژاردنەکان هیوادارم ئەردۆغان سەرکەوێت، چونکە ئەوە شتێکی باش دەبێت بۆ ژیان و گوزەرانی سووریەکانی لە تورکیان و جێگیریش دەبێت. 10 ساڵە لە مەینەتیدا دەژین و ئێستا ڕەوشەکەیان باشترە. جا ئەگەر ئەردۆغان سەر نەکەوێت ئەوە کاریگەری دەکاتە سەریان و لە سەدانەوەت لە تورکیاوە دەنێدرێنەوە. پێم وایە ئەوە بەرەنجامەکەیە بێت. یۆنان یەکێکی ترە لە وڵاتانەی سەنگێکی زۆری دەخرێتە سەر لە سیاسەتی دەرەوەی تورکیادا. پەیوەندیەکانی نێوان ئانکەرە و ئەسینا بەردەوام لە هەڵکشان و داکشاندا بووە. یۆنانیەکان داوا دەکەن سیاسەتەکانی تورکیا لەسەر بنەمای دروستکردنی قەیراندا نەڕێژرێ لەگەڵ وڵاتەکەیاندا.
in Turkey is an internal crisis to erupt. دواشتێکی بمانەوێت بیبینین ئەوەیە تورکیا بکەوێتە قەیرانەوە بەهۆی دۆسیەکانی لە ڕابردوودا هەبوون. ئەوان دەیانەوێت سەرنجی ڕایگشتی بەلای شتی تردا ڕابکێشن. پێشتری ژیۆنان بەلایەنەوە باشترین بژاردە بووە. بێگومان ئێستا بە ئۆردوغان و کلجدارۆغڵۆ یان هەر کەسێکی تر بێت لە دەسەڵاتدا ئاسان نییە سیاست و تاکتیک و مانۆڕەکانی لەسەر بنەمای قەیران لەگەڵ یۆناندا دابڕێژێت. ئەوەی یۆنان دەیەوێت بەبێ جۆدانە ئەوەی کێ فەرمانڕەوای تورکیایە پەیوەندیەکی ئاساییە لەگەڵ دراوسەکەیدا. بەلای خەڵکیشەوە لە یۆنان هەر کەسێک لە تورکیادا بێتە فەرمانڕەوە هیچ شتێک لە ڕاستی سیاسەتەکانی ئەنکەرە ناگۆڕێت وەک دەڵێن بە درێژایی مێژوو ئەنکەرە چاوی لەسەر یۆنان بووە و هەر ئاوەها بووە و هەر ئاوەهاش دەمێنێتەوە. هەر کەسێک لە کۆتاییدا سەرکەوتوو بێت لە تورکیا پێم وایە سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە وەک خۆی دەمینێتەوە. بە مانایەکی تر چاوێکیان هەر لەسەر وڵاتەکەی منە. بە تایبەتیش لەو داوایانە هەیەنە بۆ دەریای ئیجا، بۆ پێکەوە گرێدانی کیشوەرەکان، بۆ دورگەکان، بۆ پەیماننامەی لۆزان. جا هەر کەسێک هەڵبژێردرێت لە تورکیادا ئەوە ڕوانینیان دەبێت. ئەرینا بەڕای تۆ ئەگەر بێت و کلژدارۆغڵو ببێتە سەرۆک لە تورکیادا پێت وایە لە سووریا بکشێتەوە؟ نا پێم وانیە بتوانێت. لە ڕاستیدا ئەمە دەبێتە دۆسەیەکی تورکایی کە دەڵێم ناتوانێت مەبەسم لەو فشارەیە لەلایەن ئەوانی باز لە مەترسیەکانی سەر ئاسایشی نیشتیمانی دەکەن. مەبەسم لە مەترسیەکانی داعشە دەخرێنە سەر کلیجدارۆغڵۆ. هەر بۆیە دەبێت ئەو نیگەرانیانە چارەسەر بکات کە پێشتر و بۆ چەندان ساڵ ئەردۆغان جەختی لێدەکردنەوە. ئەگەر بوو بە سەرۆک ئەوە پێویستە دۆسەی دانوستان لەگەڵ ڕژێمی سووریادا چارەسەر بکات و نیگەرانیەکانی لەسەر ئەم دۆسیە بڕاوێنێتەوە. هەروەها پێویست دەبێت سەر و سەودا لەگەڵ دۆسەی کوردیشدا بکات. جا لەوانەیە لە قۆناغی بەراییدا نەتوانێت ئەو هەموو کێشانە چارەسەر بکات. بەڵام ڕێگەگرتن لەوەی قەیرانەکان قوڵتر ببنەوە دەکرێت وەک هەنگاوی سەرەتایی لی بڕواندرێت بەو ئاڕاستایەدا. هەرچەندە دەشێت هەندێک لایەن داخوازی بکەن تا تورکیا لەوێ بمێنێتەوە و وەک دەڵێن تا ڕێگری بکەن لەوەی کە لە ناوچەکانی سووریاوە هێرش بکرێتە سەر تورکیا و لەوانەشە ئەمەوەها بکات کلیجدارۆغڵۆ لەسەر هەمان سیاست بەردەوام بێت. لە سەرەتای پرۆسەی هەڵبژاردندا ئەلبەتە کلیجدارۆغڵو پەیمانێکی زۆریدا بە کوردەکان کە چارەسەری کێشەی کوردەکان لەکوێش لە ناو هۆڵی پەرلەماندا. ئێستا لەژێر فشارێکی زۆردایە کە دەبێ خۆی دوور بخاتەوە لە کوردەکان. چی دەگەیەنێ؟ یعنی هیچ یەکێ لەو پەیمانانە جێبەجێ ناکرێن. وایە؟ بەداخەوە ئەو چارەسەرکردنی دۆسەی کورد شتێک نییە بگوترێت دەست بەجێ دەکرێت بە تایبەت کاتێک کە ئەردۆغان و هاوپەیمانەکانی بوونەتە زۆرینە لە پەرلەماندا. جا ئەگەر ئەردۆغان هەڵبژاردننی دۆڕاند ئەوە وەهای لێدەت لەگەڵ سیاسەتە گشتەکەی خۆیدا سەودا بکات و دڵی لایەنگرەکانی ڕابگرێت لەسەر ئەم دۆسەیە. جا ئەومان لەبیر نەچێت کلیجدارۆغڵۆش دۆستێکی نزیکی کورد نییە. دەشزانین لە سەرتادا ئەردۆغان لەسەر بنچینەی پەیمانەکانی بۆ کورد هەڵبژێرا و دەیگوت پێداچوونەوە بە پاشخانی ئەو دۆسەیەدا دەکات و تورکیاش لە ژێر ئاڵای ئایندایەک دەخاتەوە. بەڵام شکستی هێنا و هیچ یەکێک لەو پەیمانانەی بەجێ نەگەیاند. هیچ شتێکی لە ڕوانینەکانی ڕکابەرە سیاسەکانی نەگۆڕی. لێرەدا بەڕاستی پێویستە وەڵامی هەندێک پرسیاری دیاریکراو بدرێنەوە وەک ئەوەی ئایا ئۆپۆزیسیۆن ئامادەیە پارتی کرێکاران لە لیستی تیرۆرستان لابدات و ئایا دەخوازێت ببێتە بەشێک لە مێزی دانوستان بۆ مافی ئۆتۆنۆمی کورد لە تورکیادا یان لەو هەوڵانی دەدرێن بۆ ڕێگەگرتن لە پێشێلکاری زیاتری مافەکانی مرۆڤ. بەڵێ پێویستە ئۆپۆزیسیۆن بڕیاریەک لاکەرەوەی خۆی بدات لەسەر ئەگەر و نەگەری دانوستان لەگەڵ کورد لە سووریادا لەسەر مافەکان و ڕەوانەوەی ئەو نیگەرانیە ئاسایشیانەی تورکیا هەیەی واتە ئەوانەی دەمێکە ئەردۆغان کردوونیەتە وردی سەر زمانی. جا ئەم پرسیارانە پێویستە وەڵام بدرێنەوە دەنا هەروەک خۆیان دەمێننەوە. بەڕای تۆ ئەوە دەبێتە بڕیاری حکوومەت یا بڕیاری دەوڵەتی قوڵ لە تورکیادا؟ ڕاستگۆ بم لەگەڵ تا لای من هیچ جیاوازیەکی نییە چونکە هەر لایەک بێت یان هەر دامەزراوەیەک بێت کار بۆ باشترین بەرژەوەندی خۆی دەکات. هێزێکی نەرم هەیە کار لەسەر ڕایان هەستی گشتی دەکات نەک لەسەر حکوومەتەکان. دامەزراوەکانی دەوڵەتی قوڵ لە تورکیا هەمیشە لە پرۆسی پەلاماردانی یەکتردان تا سیاسەتی خۆیان جێگیر بکەن. بەڵام لە ئێستادا و هێزەی نەماوە بتوانێت دەسەڵات بگۆڕێت. هاوشێوەی ڕووداوەکانی دایان ساڵ لەمەوە بەر و ئەو هێزەی ئێستا لە دەنگدانی خەڵکدایە. ئێستاش ڕوونی و ئاشکرایەکی زیاتر بەدی دەکرێت لە هەر هیچ نەبێت بەشێک لە ڕووداوەکاندا و ڕەوشەکەوەها دەبینرێت پەیوەندیکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان خەڵک و هاوڵاتیاندا. هەرچەندە شەڕە شاراوە سیاسیەکان لە پشت پەردەوە دەکرێن و هێشتا بوونیان هەیە. ئێرینا دەگەڕێمەوە وڵات دەچینە دوابەشی بەرنامەکەمان. زۆرێک لە دەنگدەرانی تورکیا
چاوەڕوانی گۆڕانکاریەک بوون لە ڕێی هەڵبژاردنەوە، بەڵام پاژڕاگەیانی ئەنجامەکان کە ئەو گۆڕانکارییان نەبینی ئێستا دەڵێن ئەوە پەیوەندی بە شێوازی بیرکردنەوەی خەڵکە لە تاکە کەسێک وها دەزانن تواناییەکی ئەفسوناوی هەیە. ئەقلیەتی ڕەجەب تاییب ئەردۆغان هەیە، وەک دەبینیت هەمیشە باوەڕێکە بووە کە ئەم وڵاتە ڕزگار دەکا، ئەم نیشتمانە ڕزگار دەکا. ئەم لۆژیکە هەمیشە بوونی هەبووە. من دەمەوێت کەمێک ئەو ئەقلیەتە بشکێنم. پێویستە مێشکمان بکەینەوە. گۆڕان شتێکی باشە، بەڵام خەڵک باوەڕیان وایە بەبێ ئەو نەڕێگەوبان نەپر دەبێت و هەوڵاتیانیش برسی دەبن. هەریج نەبێ بەشێکی دەنگدەرانی تورکیا ڕایان وایە ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی ڕۆژی چواردەی مانگی پێنجی تورکیا بۆ تەمایی بێهیوایی و هەندێکشیان دەڵێن جاچار چییە؟ و پێویستە ڕۆژی 28 ئەم مانگی پێنجە بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان. چاوەڕێی ئەوەمان نەدەکرد. بەڕاستیش زۆر هیوامان هەبوو گۆڕانکاریەک ڕوو بدات، بەڵام دیسانەوە هیچ شتێک نەگۆڕاوە، کەواتە ئێمە تووشی شۆک بووین. من هیچ بڕواایەکم بەو ئەنجامانە نییە. مەبەستم ئەوەیە ماسیە گەورەکان جارێکی دەکە ماسیە بچووکەکانیان قوتدا، ئەوەها بە سادەی. قۆناغی دووەم شتێکە کە ئێمە حەزمان لێ نییە، بەڵام خەڵک ئامادەن چیتر دەتوانن بکەن. شیکەرەوەش لەو بڕواایەدان دەنگدانی یەکەم بۆ پۆستی سەرۆکایەتی تورکیا دەرفەتێکی بۆ ڕەجەب تاییب ئەردۆغان ڕەخساندووە تا بتوانێت لەگەڕی دووەمدا سەر بکەوێ بەسەر کەمال کلیجداڕۆگوڵووی ڕکابەریدا. دەژڵێن پێ ناچێت قۆناغەکان لە تورکیادا لەسەر بنچینەی ئەم هەڵبژاردنە جیا بکرێنەوە لە یەکتر. بۆ گەڕی دووهەمی هەڵبژاردن بەڕێز ئەردۆغان دەرفەتێکی باشی هەیە. هەر لەو سۆنگەیەوە نا کە نزیک دەبێتەوە لە 50، بەڵکو لەو ڕوەشەوە کە هاوپەیمانەتەکەی بۆتە زۆرینە لە پەرلەماندا. ئەمەش وەها دەکات هێزێکی بداتێ بۆ سەرکەوتن لە گەڕی دووهەمی هەڵبژاردندا. هەر بۆیەشە پێ دەچێت تورکیای دوای هەڵبژاردن هەر هەمان تورکیای پێش هەڵبژاردن بێت. ئەرێنا بەڕای تۆ هەڵبژاردن چ شتێکە گۆڕێت لە تورکیا؟ پێم وایە گۆڕانکاریەکان لە وڵاتێکی وەک تورکیادا پەیوەندی دەبێت بە فاکتەر و بەرەنجامە ناوخۆی و دەرەکیەکانەوە. ئەمە لەلایەک لەلایەکی ترۆ ئەگەر بێت و ئەردۆغان ئەم هەڵبژاردنە بباتەوە ئەوە زیاتر پێدەچێت ئاراسەی هەموو شتەکان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بگۆڕێت و هەروەهاش بۆ بەرژەوەندی ئەوانەی لەگەڵیدان. لە پەیوەندی بە گۆڕانکاری سیاسیەوە ئەوە لەوانەیە هەندێک گۆڕانی بچووکی کەم و هەندێک پەرەپێدانی دیبلۆماتی ببینین، بەڵام ئەمەش بێکێشە نییە، چونکە سیاست لە تورکیادا لە ئاستێکی بەرزی جەمسەرگەراییدایە. دامزراوەکانی تایبەت بە سیاسەتی نەرم لە تورکیادا کە سەر بە ئەردۆغانن لە هەوڵی برەوپێدانی ئایدۆلۆژیەتی توندڕەویدان و هەروەها دژی فرەیین. پێم وایە تا ئەو کاتی ئەو گۆڕانە لە کللتوری سیاسیدا دروست نەبێت ئەوە نابێتە بابەت کە کێ لە دەسەڵاتدایە، چونکە ڕاستیەکان وەک خۆیان دەمێننەوە. هەر بۆیە پێویستە گۆڕانکاریکی بەرچاو ببین لەو ڕەوشە سیاسەدا و هەروەهاش لە ناو لایەنە سیاسەکاندا و کاندیدەکانیش پێویستە لەسەریان باس لە دروستکردنی گۆڕانێک بکەن بەر لەوەی بچنە دەسەڵاتەوە. دو پرسیارم لەم بەرنامەیەدا بۆ خۆ دەزانی زۆرێک لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان و تەنانە خۆجێیەکانیش لە تورکیا گلەی و گازەندەیەکی زۆر لە سیاسەتەکانی ڕەجەب تاییب ئەردۆغانەکەن هەر لەسەر هەردوو ئاستی هەم ناوخۆیی و هەم ئەم دەرەوەیش لەسەر ئاستی ناوخۆیی تورکیا دادەنێن بە گەورەترین زیندان بۆ ڕۆژنامەوانان بۆ چالاکوانان بۆ سیاسەتمەدارانی نەیاری ئەردۆغانیش. هاوکاتی بوومە لەرزەکە گلە و گازەندەیەکی زۆرمان بیست بەرامبەر بە ئەردۆغان، بەڵام بە 2,500,000 دەنگ لە پێش ڕکابەرەکەیەوە بوو. بۆچی؟ زۆر بەڕازگۆیی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە زۆربەی سیاسەتمەداران لە زیندانراون. میدیا و ئامڕازەکانی پەیوەندیکردن بە تەواوەتی کەوتونەتە ژێر کۆنتڕۆڵی یەکلایەنەوە. ئەمەش کاریگەری هەیە بەسەر ڕۆشنبیری هەڵبژاردنەوە و هەروەهاش نەبوونی زانیاری پێویست لای خەڵک لەسەر هەڵبژاردن و بەرنامەکانی کاری لایەنەکان. لە تۆڕەکانی سۆشیال میدیاوە کە خەڵکی سەر بە ئەردۆغان بەڕێوەی دەبن زانیاری هەڵە دەدرێت بە خەڵک. هەندێک لە سیاسەتمەدارەکان هێرشیان دەکرێتە سەر. لە لایەکی تریشەوە لە بیرمان نەچێت لە تورکیا پروپاگەندەیەکی زۆریش دژی ئۆپۆزیسیۆن دەکرێت کە هەندێک میکانیزم
پۆپولیزمی نادیموکراتیانە بەکاردەهێنن یان خاوەنی ئایدۆلۆژیای تونندڕەوین جا ئەمانە هەموو کاریگەریان دەبێت و دەژبێت ئەوە بڵێم کە بیرکردنەوەی خەڵکیش گۆڕانی بەسەردا هاتووە و ئەو جۆرە میتۆدانیان بەلاوە پەسەندە بۆ هەبوونی تاکڕەوی ئەم ئەزمونە لە زۆر وڵاتدابوونی هەیە و هەبوونی فرەیی ئێجگار سنووردار دەکات و ئیتر لەوێوە سنوور بۆ هەموو شتێکدا دەنگێت. بەڵێ ئەرینا سوپاس و پێزانینم بۆ بەشداری لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. هەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.